کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕووداوێکی گرنگ دادەنرێت لەسەر ئاستی کوردستان و عێراق و تەنانەت ناوچەکەش. بەو پێ یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی بەهێز و مێژووی باشووری کوردستانە و ڕۆڵی گرنگی هەبووە لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد و هێنانەدی دەستکەوتەکانی باشووری کوردستان. لەوبارەیەوە حزب و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بۆ چوونی خۆیان لەسەر ئەو کۆنگرەیە دەخەنە ڕوو، هیوا دەخوازن کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەرکەوتووی تەواو بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی سەنگین و ئەساسی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان، ڕۆڵی گرنگی هەبووە لە شۆڕشی نوێ لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان، لە پرۆسەی سیاسی لە عێراق و هێزێک کە حساب بۆ کراوە. بۆیە تا یەکێتی نیشتیمانی کوردستان باشتر کاروبارەکانی خۆی ڕێک بخاتەوە، بە تاکید ڕۆڵی گرنگی دەبی لە پێشاتەکانی ئەمڕۆی کوردستان لە هەموو ئەو ئەگەرانەی کە چاوەڕێ دەکرێت بێنە پێش لە منتیقەکە و ئومێد دەکەن یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەکەی بەسەرکەوتووی بکە، چونکە وەکو باسمان کرد هێزێکە لە بڕیاری سیاسی کوردیە و بەشێکی ئیستقرار لە هەرێمی کوردستان پەیوەستە بەو لایەنە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە هەمومان چاوەڕێی ئەوەین و خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکانی تر تەنانەت دەرەوەی یەکێتیش هەموو دڵسۆزانی گەلەکەمان ئەوانەی کە لە خەمی قەزیەکان و لە خەمی ئایندەی کوردن پێیان خۆشە یەکێتی هێزێک بێ منەظەمبی بۆی باشتر بپڕژێتە سەر کاروبارەکان. گەرچی ئەنجامدانی کۆنگرە بۆ هەر حزب و ڕێکخراوێک گرنگ و پێویستی خۆی هەیە، کەچی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی دوای سەرۆک مامجەلال چەندین لایەنی گرنگی هەیە، هەر بۆیەشە ناویان ناوە کۆنگرەی نوێبوونەوە، بە تایبەتی بۆ ئەم قۆناغی کوردستان و عێراق و ناوچەکە. بە پێویست دەزاندرێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە فۆرمێکی سەردەمیانە خۆی تازە بکاتەوە. کۆنگرەی ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەلای ئێمەوە کۆنگرەیەکی مەسیری بەهێزە و پێمان وایە کە ئەم کۆنگرە وێرای هیوای سەرکەوتن بۆ خواستنەوە. پێمان وایە کە کۆنگرە خزمەتێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات. هەڵبەتە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتێکە لە هەرێمی کوردستان جێدەستی دیارە و خاوەنی مێژوویەکی درێژخایەنە لە هەرێمی کوردستانە. بۆیە هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەکەیان دەخوازین و هیواخوازین ئەم کۆنگرە ببێتە خاڵێکی وەچەرخان بۆ بەرەو پێشبردننی یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە پێکەوە ژیانی سیاسی و پێکەوە ژیانی هەموو لایەنەکان لە هەرێمی کوردستانە خزمەتی دۆزی کوردەکە و پێمان وایە کە بەستنی کۆنگرە لە ناو ئەحزابە لە کاتی خۆیدا کارێکی دیموکراسیە و کارێکی تەندروستە بۆ دروستکردنی ژیانێکی سیاسی لە هەرێمی کوردستانە. ئێمە بەش بە حاڵی خۆمان وەک بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان تەمەنا دەکەین کە ئەو حیزبە دۆستە لە کۆنگرەی خۆی بەو پەڕی سەرکەوتنەوە ئەنجامی ئەو کۆنگرەی بدا و قەنعاتیشمان وایە کۆمەڵێک ئەو هەموو کادیر و خاوەن خیبرە و تەجروبە و شۆڕەژجێڕ و خاوەن شەهیدا هەر بەو ئاراستەیە لۆ ئەو کۆنگرەی ئیش دەکەن کە ئەو حیزبە بێخنەوە سەر ئەو سکە ئەسلیەی کە وەختی خۆی مامجەلال لۆی بەجێ هێشتوونە. بۆیە ئێمە وەک بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان چاوەڕوانی ئەوە دەکەین کەوە یەکێتی لە کۆنگرەی خۆی بە ئاواتی یەکێتیەکان دەربچیتن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە 1 ساڵی 1975 دامەزراوە و تاکوی ئێستا 3 کۆنگرەی ئەنجام داوە. چاوەڕوان دەکرێت لە کۆنگرەی ئەم جارە چەندین گۆڕانکاری لە هەیکەلەتی حزب و ئۆرگانەکانی دیکە بکات، لە سەروی هەمووشیانەوە هێنانە پێشەوەی گەنجان و ژنان کە بەردەوام مامجەلال جەختی لەسەر ئەو گۆڕانکاریانە دەکردەوە و بە هەوێنی سەرکەوتن و پاراستنی یەکێتی ناو یەکێتی دەزانی. تەها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.